سەرەتای خوێندنەوەم لە بۆ نیشانەکانی ڕۆژی قیامەت بوو کە لە مزگەوت مەسەڵەن پێماندرا بەس ئەو کاتە ئیدی کتێبخانەکەم پڕ بوو ماڵەکەم پڕ بوو لە کتێب کە یەکێ لە یاریزانەکان یانەوە شێولێر کتێبەکی دەخوێندەوە کاپتن سڵادی سیامەد ڕۆمانی چاوەکانی بزورگ عەلەوی بوو. ئەوە بۆ سەرەتایەکی دەست بە کتێب خوێندنەوە بکەم ینی سەرنجمی ڕاکێشا وەسفەکەی کاپتنیش زۆر جوان بوو لەوەی کە هانم بدا ئیدی کتێب بخوێنمەوە. لە پاشەو ئیدی دەستم بە کتێب خوێندنەوە کرد و سەرەتا شتێکی دیاریکراوم نەبوو مەسەڵەن بڵێم بەس کتێبی مێژوویی یان ڕۆمان یان لێکۆڵینەوە یان ڕخنەی ئەدەبی یان هەر شتێکی دیکە لە هەمووان دەستم پێ کرد. ئیدی دوایە کە بەخۆم پێویستم بەوە بوو کە کام زۆری کتێب سوودی لە بۆ ئەو کار و چالاکیانم دەبی کە ڕۆژانە هەیتم ئەو بوو کە هەینێ وازم لە بەشەکی هینا و بەدوای ئەو بەشە کەوتم کە ئیشم پێی دەبی. کتێبەکان زۆرن بەڕاستیەوە یەکە تو بێ مەسەڵەن هەڵسەنگاندنیان لە بۆ بکەی کتێبی زۆر باشمان هەیە و کتێبە وەرجێڕەکانیش بە هەمان شێوە. ئەمن ئەو کتێبە ئەو ڕخنە ئەدەبیانم خوێندەوە کە مەسەڵەن نەها لە کوردی هەمانە. بەڕاستی کێشەشی لە بۆ پیا کردم وای کرد کە ئیدی تام و چێژ لە هەندێک کتێب نەبینم کە بە زمانێکی پڕ لە هەڵە نووسرایە یان تام و چێژ لەو گۆرانیانە نەبینم کە تێکستەکەی پڕە لە هەڵە ینی هەندێک چاوکراوەتری کردم ئێستا لەوانێ برم 90 گۆرانیەکان وا دەکا ئیدی هەڵوەستە بکەیت چونکە غەڵەتی تێدا دەبینی. ینی ئەو کتێبانە بەڕاستی لەو لایەنە دەتوانم بڵێم ینی بۆ کێشە بۆی کە ئاگایی زیاتر کردی ینی کتێب هەرو حامەتەن ڕێژەی ئاگایی ئینسانەکە بەرزەکاتەوە ئەوەیە کە دەبینی مەسەڵەن هەندێک لە نووسەرەکان دەڵێن کتێب کێشەیە بەوەی کە ئیدی چاوکراوەتر دەکا ئیدی پشتی پەردەی ڕووداوەکان دەبینی مەسەڵەن هەڵسوکەوتی ئینسانەکان لەبەرەوە پێم وایە مەسەڵەن هەر کەسێک کە دەست بە کتێب خوێندنەوە دەکا لە هەنێک تایبەتی نەبی ینی وەکو سەرەتایەک هەر وەکو نووسەرەکە دەڵێ هەرچیت بینی بیکڕامیش دەڵێم هەرچیت بینی بیخوێنەوە و ئامۆژگاریشمێ مەسەڵەن هەر کوردێک ینی کە دەست بە خوێندنەوەی کتێب دەکا سەرەتا ئەو مەسەلەی ویژدانە کە ئەحمەد موختار جافە ینی پێشنیار دەکەم کە بیخوێنتەوە وەکو سەرەتایە ینی پێویستەوە لە هەموو کتێبخانەی ماڵەکان هەبی. جگەلەوەش کتێبەکانی عەلا ئەسوانی کە زۆر کاریگەریان لەسرم هەبووە زۆر جوان دەنووسی هەر ئەوە شەوای کردێ کە ئەو نووسەرە بەناوبانگە لێ دەرچی لەوانە کتێبی شیکاگۆ باڵەخانەی یاعقوبیان ئەوانەی کە زۆر مەسەڵەن بەلامەوە گرنگ بوون. سەرەتا هەر بە شێوێکی زۆر ئاسایی ینی نووسیم و وەکو بیرەوەریەک مەسەڵەن شتەکانم دەنووسی بەڵام پاشەوەی کە یەک دوو برادر شتەکانیان بەرچاو کرد و هەڵسەنگاندنیان لە بۆ کرد ئیدی پێشناریان کرد لەبەر دەست پێ نەکەمە منیش ئەوە بوو پێویستم پێ بوو کە مەسەڵەن کەسێک کە بیەوە کتێبێک بنووسێ ئەو پایانە چین کە دەبی بیان بڕی. پاشان جگە لە بیرەوەریەکان ئیدی شتەکی دیکەم لە گەڵاڵە بوو کە من کتێبێک بنووسم وەکو بەرچاوڕوونیەک لە بۆ هەردوو کچەکەم سات و ڕێسا کە ژیانی ئەوڕۆکەمان بربەست و کۆسپ و تەگەرەیەکە کە لە بۆ منداڵەکان یان بەرچاوڕوونیەک بی لە بۆ ئەوان خاستن بە تایبەتی کە کچبوون زەحمەتترین ڕێیە کە پێم وایە ئیدی دەبی بەرچاوڕوونیەک و هەوڵێکی زۆری لە بۆ بدەن مەسەڵەن بە تایبەت داک و باوکەکان لەبەرەوە دەست نە بۆ کتێبەش برد کە 3 کارکتەر لە ناو کتێبەکە هەیە. هیوادارم ینی بە کۆمەچی ئەو برایانەی کە لە چاردەورەم هەنە بتوانن ینی چاکاریەک لەو شتەدا بکەین و هەرچی زووە بە چاپی بگەێنێ. هەوڵم دا مەسەڵەن یادەوەریەکەم بکەینە کتێبێک بەڵام پێم وایە کە ئێستا من زۆر بە زەحمەتی دەزانم پێشم زەحمەتە ینی کە هەرچی زووە کتێبەکە بە چاپ بگات لەبەرەوەی کێشە و دۆخەی زۆرە جگە لە ڕووی چاپوانە لە ڕووی ئەوەش کە ئەتو تا کاتێک نووسینەکە هێشتا لە بەردەستی خۆتە
دەتوانی مەسەن چاکارێکی باشی بکەی بەڵام کە بە چاپ گەیشت و ئیدی کارێکی باشت لە بۆی نەکردیە دەبتە بەڵا بەسەرتەوە لەبەرەوە ینی هەندێک سستی هەیە لە مەسلەی بە چاپگەیاندنی و یەک لە برادرە ڕۆژنامە نووسەکانیش 2 ساڵ پێشەستە بوو کە باسی ئەوی لە بۆ کردم کە حەزەکەم ئەمن بێم مەسلەی ئەو یادەوەریە وەرزشیانە بنووسینەوە هەم لە بۆی کە یارزانەکان بتوانن ینی ئەو ڕێیەکە ئەم پێدا ڕۆیشتمیان ئەو چۆنەتی دەربازبوون لەو چێشە و گرفتە وەرزشیانەی کە دێتە پێشیان هەندێک پێداگری هەیە لە ژیانی من کە پێم وا بووە کە مەحاڵە بەڵام ئەنجاممدایە ینی هەندێک ڕێ هەبووە لە وەرشەکە وەک چۆن پێت بڵم ینی پێچەوانەی ڕێڕەوی ڕووبارمە لە بکەی وا بووە ینی زەحمت بۆ بەڵام ئیدی بەردەوامیشمانی ئەو شتانە گرنگ بوون هەر لەگەڵ ئەوش باسم کرد کە ئیدی وەرزشوانی دیکە مەسەلەنەوەی داهاتوو وەکو ئەزمونێک ینی جیاوازی هەیە تو کە خۆت بەسەر شاخێک هەڵگەڕێ یا ئەوەی کە کەسێک پێشتوو بەسەر هەڵگەڕا و بێتم پێت بڵێت چۆنیەتی ڕێگاکە و بەسەر هەڵگەڕانی ینی کار ئاسانێکی باشە لەبەرەوە پێم وایە مەسەن کە ئیشاڵە شتێکی باش دەبی ئەگەر توانیمان لە هەندێکی نزیک بە چاپی بگەین ئامۆژگارێک لە بۆ داکو باوکەکان لە بۆ یاریزانەکان یان لە بۆ هەر کەسێکی دیکە ئەوەیە کە ئەگەر دەتانەوێت مەسەلەن داهاتوێکی باش لە بۆ منداڵەکانتان دابین بکەن ئەوەیە کە کتێب بکەنە بەشێک لە ژیانی ئەو ینی وەک چۆن مەسەلەن هەموو جارێ دەڵێم لە وەرشەکە دەڵێم مەشقت وەک یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەت خۆش بووی ئەگەر ڕۆژێک نەدیت پەرۆشی بی بچی بە هەماشیەوە مەسەلەی کتێبیش ینی ئەو خوددایە کە جیهانی دروست کردی و هەمومان لە دنیا وەکو تاقیکردنەوە تێدانە ئەو پێمان دەڵێ کە بخوێنەوە یان یەکەم قسەیەوە بووکە لەبەرەوە گرنگترین شتی ژیان یەکێکە لە شتە گرنگەکانی ژیان ئەوەیە کە بخوێنینەوە گرنگ نییە مەسەن لە ساڵێک چەند بەس گرنگ ئەوەیە کە دانە بڕێ ینی بەڕاستی ئەو سۆشیال میدیا و مۆبایل و ئەو شتانەوای کردیە کە خەڵک سستبی لە مەسلەی خوێندنەوە بەس کاتێک کە تو مەسەرەن ئامۆژگاری ئەو دەکەی یان کاتێک تۆ کتێبێک بە دیاری دەکرێت لە بۆ کەسێک لە ڕۆژ لەدایک بوونیت یان لە هەر شتێکی ئەو خۆی لە خۆیدایانی هەوڵەکە لەوەی کە تو وا بکەی مەسەلەن خەڵک هاندەی لەسەر خوێندنەوە چکە بەڕاستی زۆر گرنگە ینی کتێب جیهانی کتێب زیندانیەکە کە خەڵک حەز بە ئازاد بوون ناکەن.